با بەهۆی کۆرۆنا ڤایرۆسەوە ئاهەنگیش نەمێنێ. خۆ ناکرێت لەبەردەم ڤایرۆسێکدا چۆکدا بدەین و واز لە مۆسیقا بێنین. پشت لە ڤایرۆسی کۆرۆنا تیپی مۆسیقای ڕۆک لە بەغدا خەریکی مەشقەکانی خۆیانن. احنا كفرقة كنا نعزف أماكن متنوعة بس بسبب أزمة الكورونا اللي صارت ئێمە وەک تیپێکی مۆسیقی موزیکی جیاواز دەچڕین. ئاهەنگی زۆرمان بەڕێوە دەبرد بەهۆی کۆرۆنا ڤایرۆسەوە هیچی نەما. بەڵام ئێمە بێدەنگ نەبووین، هەریەک لە ماڵی خۆیەوە لە ڕێگای سکایپەوە دەستمان بە مەشقەکانمان کردوێتەوە. ومێد دەکەین دۆخەکە وەکو جارانی لێ بێتەوە. ژەنینی مۆسیقای بیانی و گۆرانی وتن ئاسان نییە. لەم کاتەش کە تیپەکە ناتوانن کۆ ببنەوە. دیارە بۆ ئەمان بەردەوامبوون گرەوەکە بێت. التمرين مالتنا يكون عبارة عن كل واحد يدز مقطع من الأغنية. مەشقەکەی ئێمە بەو شێوەیە هەر یەکە و بەشێکی مۆسیقاکە دەژێنێت و دەینێرێت. و ئەو گۆرانیەی لە ئایندەدا دەیچڕین هەر یەکە و دەزانێت ڕۆڵی خۆی چییە و دەینێرێت. یاخود لە کاتی کۆبوونەوە بۆمانی لێ دەدات و ئێمەش دەیبیستین. بە تەنها مۆسیقا ژەنین لە ژێرزەمینی ماڵەکەی خۆت. وەلێ هاوکارەکانی بەتەوسەوە گوێبیستی ژەنینەکەی دەبن. هەرچەندە جار هەیە چەند جارێک پارچەیەک مۆسیقا دەبێت دووبارە بیژەنەوە. المشاكل اللي احنا نواجهها كفرقة أول شيء يعني الإنترنت بطيء، فالإنترنت من يكون بطيء راح يخلق نوع من ئەو گرفتانە ڕوبەڕوومان دەبنەوە خراپترینیان هێواشی ئینتەرنێتە. ئەوە ژوای کردووە جار هەن مۆسیقاکان لە ئاڵەتێکەوە بۆ ئەوەی تر پچڕ دەبێت و ئەوە ژوا دەکات دووبارەی بکەینەوە. گرفتێکی دیکە بەرزکردنەوەی دەنگە کە جار هەیە دەبێت تەمایە بێزاری بۆ هاوسێکانمان. بیرکردنەوە لە جۆش و خرۆشی ئاهەنگەکانی پێش کۆرۆنا ڤایرۆس کە لە بەغدا دەیانجێرا هیوایەکی داونەتێ خۆ ئامادە بکەن بۆ دوای کۆرۆنا ڤایرۆس. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.